بەغدا یەکەم هەنگاو بۆ تەوتینکردنی موچەی هەرێم دەست پێ دەکات. سەرۆکی لیستی تەوتین لە هەولێر وردەکاریەکەی ئاشکرا دەکات. دکتۆر ڕەعەت ڕەفعەت سەرۆکی لیستی تەوتین بۆ هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی عێراق ڕایگەیاند یەکەم هەنگاوی پرۆسەی تەوتینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لەلایەن وەزارەتی دارایی فیدراڵەوە بە بڕینی 1% لە موچەی بنەڕەتی هەر فەرمانبەرێک تەنها بۆ 1 مانگ دەستی پێکرد. ناوبرا وتیشی پرۆسەکە لە سەرداواکاری وەزارەتی پلاندانانی عێراق و بۆ مەبەستی دروستکردنی هەژماری وەزیفی فەرمانبەرانە کە پێی دەوترێت ئایبان لەلایەن وەزارەتی دارایی عێراقەوە. هاوکات وەزارەتی دارایی هەرێم لەم بارەیەوە ڕایگەیاند سەبارەت بەو لێبڕینە کە بڕەکەی تەنها 1% موچەی بنەڕەتی فەرمانبەرانە و لەسەر داواکاری وەزارەتی پلاندانانی عێراق بە مەبەستی تۆمارکردن و دروستکردنی ژمارەی وەزیفی لەلایەن وەزارەتی دارایی حکومەتی عێراقەوە بڕدراوە. پاگوێرەی زانیاریەکان محەممەد شیاع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق لە کۆبوونەوەکانی ئەم دواییەی لەگەڵ پەرلەمانتار و لایەنە کوردیەکان جەختی لە جێبەجێکردنی تەوتینی موچە کردوتەوە. بە پێی بڕیارەکەی دادگای فیدراڵی و بەڕوونی گومانی خۆی نیشان داوە لە گەیشتنی پارەی موچە بە تەواوی موچەخۆران. سوودانی ئاماژەی بەوە کردووە مەبەستی ئەوان لە جێبەجێکردنی تەوتین ئەوەیە بەڕوونی ئەوە مسۆگە بکەن کە ئەو پارەیە دەگاتە دەستی موچەخۆران. جەختیشی کردوتەوە ئەوان ئاگاداری هەژماری من نین و کۆدی ئەلکترۆنی فەرمانبەرانیان ڕادەست نەکراوە. ئەو پێدوایە تەوتین جێبەجێ بکرێت و کۆتایی بە کێشەی موچەی هەرێم بێت.